ناوم جلالي عمري ساماغايا، مواليدي 1941 لەگەڕێکی بینی سەرشەقام و بەرخانەقا لەدایک بووم. لە ئەساسە 6 کوڕ و 5 کەس بووین، یعنی عەدەدی ژمارەی خێزانەکەمان 11 کەس بوو. خوێندنی ئیبتیدایی و متەوەسطە و ثانەویم لە سلێمانی تەواو کردووە. بۆ خوێندنی کولیەش چوومەتە بەغا، کولیەی تیجارەم تەواو کردووە و ساڵی 1966 کولیەی ئیحتیاطیشم تەواو کردووە و بۆ ماوەی ساڵ و نیوێک تقریبەن زابط احتیاط بووم. وەڵا ژیان و گوزەرانمان زۆر باش بوو، یعنی تێر و تەسەل بووین. باوکم ئیمکانیاتی هەبوو و زۆر بەشمان خوێندنمان تەواو کردووە، بەڵام ئێستا لەو برایانە سیانی مردووە، لە خوشکەکانیش سیانی مردووە. لە گەڕەکی بەرخانەقا زیاتر ژیاوم و لە مەکتەبی ئیبتیداییەکەشم ناوی مەکتەبی عەبدولێلا بوو. عەبدولێلا وەختی خۆی پیانەگوو وەسی خاڵی مەلیک فەیسەڵی دووهەم بوو. ئەووەڵ دامەزرانم لە دائیرەی بەرق و بەریدی سلەیمانی بوو. ساڵی 1964 من تەعین بووم لەوێ بە معاون مەحاسب. دوای ئەوە، دوای بەرق و بەرید تەرشیح کران بۆ بانقی تیجاری کە ئەوەڵ جار بوو بکرێتەوە لە سلەیمانی. ماوەیەک لە بانق بووم، زۆر شعورم بە هیلاکیە کرد و لە زۆر مناسبەتە لەبەر وەزعی بانق نەمەتوانی بچم و داواشیان لێ کردم. حتا من موافقم و باوکم موافق نەبوو، بەڵام ڕئیسی جامیعە و بەڕەحمە بێ دکتۆر کەمال هاتم بەلای باوکم، قەنەعەتیان پێکرد بووم بە مدیری ئیدارەی جامیعە. ساڵی تۆ بڵێ 74 و ئەوانە. لە 75 چوومە دەرەوە، بووم بە پێشمەرگەی شۆڕشی ئەیلول. تقریبەن ساڵێکیش لێ ماومەوە کە هاتمەوانێ، ماوەی مانگ کەمتر هێشتیانمەوە، دوایی نەخلیان کردم بۆ بەغا. ئەوە نییە وەکو عێقابی ئەو شتە. لە بەغا 5 ساڵ و 7 مانگ لە وەزارەتی تیجارە بۆ مدیری فرۆع و مەعاریز بووم. دوایی تر هاتمەوە بۆ سلەیمانی بۆ منشایی شارەزور. لە منشایی شارەزورەوە چوومە هەیئەی عامەی زەراعە و ئیتر کە لەوێ بووم ئینتیفازە ڕووییا و بووم بە مستەشاری ڕئیسی وزەرا لە وەزارەتی مالیەش داواممە کرد. داوامەکەم داوامی دائیمی نەبوو، لێرەوە ئەچووم. هەر لە وەزارەتی مالیە کرام بە بریکاری وەزارەت. دوایی کە بەعزێ تەغییرات بوو، من نەقل بووم بۆ دیوانی چاودێری دارایی بە دەرەجەی وەزیر بوو. لەوێشەوە تەقاعد بووم ساڵی 2011 وابزانم. بەڵێ 47 ساڵ خزمەتمە بوو کە تەقاعد بووم. ئەمە جاری وا هەبوو بە نۆکریەکە 2 بەردمانداناوە لە ڕۆژێکە، تا هێنایانە بە چادڕایان کێشاوە بەتانینە، هەواڵ نایەگیرە 150-200 کیلۆیە بەعزیش ئەیبینی. هەرە وەڵاو هەمووی بەرد لەگەڵ فاتیحی شەبا، فاتیحیشی نەکەم، فاتیحە بوو لێرە وەزیری بەلەدیان هەویش. ئەو خانوە لە
ئینشەڵڵا تەمەنە درێژەوە تەندروستی باش ئەوێ بە مڵکی تەرهین سەحا تەندروستی بەڵێ خۆیان هەر تاپۆن کرد لە سەریان ئەوان خۆیان ئیتر خوانێکەن بە بنکەیەکی تەندروستی وامان اتفاق عقد هەیە لە بێنە ماسە لە چاودێری دارایی دەرگای خۆتان ئەوش کۆمەڵ و گوڵوشتی جوانی لێ هەمووی خۆمی شافم کردووە من تەقاعود بووم لێرەوانێ مکافەئەم نادۆ بۆ باخەوانەکە تێگەی کە کوتیانە من نەمبینیوەتەوە دیوانەوە چەند ساڵە ساڵ لە کێوە سەرکی دیوان بۆ کەی 9 ساڵ 9 ساڵ لە چەنەوە بە چەند ساڵ تقریبا لە 2001ەوە بۆ 2011 9 ساڵە پڕخزمەت و کار بووە ئەمە لە شوێنەکە ئاماژەم پێهاتومە دیوانی چاودێری دارایی بە پێی ئەوەی کە مامۆسا خۆی ئیشی کردو و هەموو فەرمانبەرەکانی بە جهودی ئەوانیش بخۆ من زمانی ڕۆستەم نییە بە تاقیتەرە من بچمە پێشەوە تێگەی بە جهودی ئەوان کراوە ئەوەیشە بەخشینی ئەمە لە دوای هەموو شتێکەوەیەت لە دوای بەخشینی ئەم ماڵە دوای ئەم ماڵە ئەو ئەرزێکان بە دیوانی چاودێری ساڵانەکرێ بە جایزە دوای ئەوە مەکتەبی 12 پۆلی زەشەی خوشکم بە ڕەحمەت بێ دوای ئەو هینی کە ئێستایکەین ئەو ڕەوهین باخچەی مناڵانی ساوایان بە ناوی ئەختەری خوشکمەوەیە ئەمەش ئەخیرەکەیەتی ئیتر هیچ نەما تەواویتر هیچ نەما کامرم حەزەکەم خۆم و کفنەکەم لە ماڵە دەرچین ئیتر هیچ شتێکم بە دواوە نەما بێ بیرۆکەکە چی بوو هەر بیرۆکەکە ئەوە بوو بەڵێ مەکتەبەکەم زۆر خۆشەوێ ئەمە 810 کتێبم یا بە هین مەکتەبەی خەڵاتزیە لەسەر داوای دکتۆر ڕەفیق سابیر لەگەڵ 40 مجەللا لەوێ ژوورم هەیە هەر بە ناوی خۆشمەوەیە هێلیەکە مایەوە ئەم کتێبانە دوای خۆم یەکێک نییە کە مەحافەزەم کاوەکو پێویست یەکێک نییەوەکو من ئێستا زۆربەی کتێبەکان ناڵم هەمووی ئەزانم لە کێو کڕیومە بە چەندم کڕیوە خوێنومەتەوە چییە چی نێستا تۆ کتێبێ دەربم بڵێ چییە موجەزێکت ئەدەمێ لەبەرەوە ئەو جێگایی کە بە مناسبم زانی کە احتیرامی کتێبەکانە گرن و ئیشیان ئەوەیە دووسێ ئیشیان یاری ئیشیان هینی کتێب و مەکتەبەیە لەبەرەوە دامەوە ئەم وڵاتە پڕ لە پیس و پرسامانە جێگەی پڕبوو لە شەڕی پیاوانە ئەوادی سام تایدایان گەوارزانە هەڵی پایان و شاخ و کوێستان جارێ ئەوەڵە قسە قیمەتی نەماوە بەرامبەرە هەتا من و تۆ غەیری من تۆ قسامە بکە دوو بە نوعێک دزیەکەن بە نوعێک مڵک و ماڵی ئەم میلەتە خۆن وەکو سەرخۆشیان لێتوە خۆیان لە دۆڵێکان و میلەتیش لە دۆڵێکی کایە کەسیان نابین بەڵێ میلەت ئەوان ئەبینێ بەڵامەوان میلەت نابینن لەبەر ئەوە نە لە نسیحەتامەوە تەلەڤیزیۆن قسووری نەکرد قسەی شەقام قسووری نەکرد مزاهرات و دەوام نەکردن و ئەوەی کە ڕوویە ئەو بوو لاخراوتان تاتوان هەڵپەڕن تێگەی ئەوانە هیچی نەبوو مەگەر ئیرادەیەکی خوایی فریامان بکەوێ ئەجینا بە تەمای ئەمانە بین ڕۆژ بە ڕۆژ قوڕەکرێ بەسەر هەر کوردایەتیان لە بەرچاوی عالەم خست من خۆم کابرایەکی نەتەوەیی بووم تێگەیشتی ئێستا ئەوەی بەلامەوە هیچ بێنێتەوەیەتیە ئەڵێم ئێمە لە هەرێمێکی نیو حکوومەتیە ئەمە کردار و ئیش و کارمان بوو جا ئەبێ ببین بە دەوڵەت و عەلەممان هەبێ و مەقعەدمان هەبێ و ئەمانە
هەر ئەمە نا 100 ئەوەی ئەماکەن ڕەمە ببین بە سۆمالێک بۆ خۆی دەوڵەتی چۆکو سۆمال قسە ما خەڵک نیکە مزاهرەمانیکەن سووتانمانی سووتێنن کوژرانمانیان کوژن حەزەکەن و تەلەفۆنم بۆکەن و هەنگیچانیان بۆ تەعارفەیەکیانیان بۆ ڕەسم گرتن و تەعارف خۆ ناتوان بڵێمێن باش لەم ڕێگەەوە هاتن و چوونێ ئەوان و پەیوەندیە هیچ چی سوودێک لە تۆ بینات تۆ چی سوودێک واللهی ئەوان ئیتر سوئالی ئەم وەزعاکەن سوئالی گەندەڵیەکەن سوئالی چوونێتی بەڕێوە چوونی حکوومەت ئەەکەن ئیتر ئێرەش کراوەیە بۆیان وەختی خۆی جەماعەتی پەکەکە هاتت من میوانم هەبوو لێرە کە میوانم هەبوو بە خێراتنم کردن زۆرەومانە و بەعزێ سوال و شتیانە وتم کاکە ئێوە چۆن منتان ناسی وتیان ئەوە هینی خۆمانە ینی ئیشی خۆمانە چۆنێکێکم بانەیە بیناسی وتم ئەی بۆچی تەلەفۆنتان نەکرد کەیەن ئەوە تاگەر بەتەنیا بێن زیاتر دەتوانین حڕێ دۆر بگرین بۆ قسە و مەجالمان زیاتر بێ وتی وەڵا ئێمە پیان وتوین کە ئێرە وەکو جامیع وایە دەرگاکەی کراوەیە هەر وەختێ خۆتی پیاکەی ئەتیادیە شەو بێ ڕۆژ بێ بەیانی بێ اینجا وەکو نمونەیەکینی ئەوان کەسێکەیە دەتە بۆ ینی ئەی تەبعی ئەگەر خۆشەویستی و عەلاقاتێکی مەحەبەت نەبێ لە بەینا چۆنێکێک لە خۆیەکا بە ماڵێکە